لەلایەن خۆم و ئەو گۆرانی پێشکەشەکەم ئەستریۆ سەیرانی شاری کرماشان بۆ کاکە خەلیلی عزیزی. لەسەر مەزارم تۆ بووە دەرژاڵە لەسەر مەزارم ژنەک بێ لەبان قوربان لاشای بیمارم دەفتەر خاترات پڕ لە مەیوسیە بەڵک ڕۆژە زەهەوە بۆم نیوانووسیە بەڵک ڕۆژە زەهەوە بۆم نیوانووسیە خۆشەویستەکەم ئارامی گیانم بیناوی چاوێم قوربان ڕۆحی ڕەوانم چیتە لەسەر چی لێم چووی بەقینەوە منت بەجێوێش لەو چۆڵی ژینەوە منت بەجێوێش لەو دنیای ژینەوە گردون لە کارەگان تۆ گردونای گردون لە کارەگان تۆ یەکێ دڵشادان نازدار یەکێ ڕەنجەڕۆ خەتای کەس نییە بگرین تاوانیە خەتای گردونەوە دەسمە داوانیە خەتای گردونەوە دەسمە داوانیە خۆشەویستەکەم ئارامی گیانم بیناوی چاوێم دڵدار ڕۆحی ڕەوانم چیتە لەسەر چی لێم چووی بەقینەوە منت بەجێش لەو چۆڵی ژینەوە منت بەجێش لەو دنیای ژینەوە ڕەجایە دوای دڵداران غابی ڕەجایە دواکەی کەیوان خواگەن نەکەی تەزایە بەشکەم دوای من خوا قبوڵی کەوە بەداماوەکەوە بە باڵات شادکەوە بەداماوەکەوە بە باڵات شادکەوە خۆشەویستەکەم ئارامی گیانم بیناوی چاوێم دڵدار ڕۆحی ڕەوانم چیتە لەسەر چی لێم چووی بەقینەوە منت بەجێش لەو چۆڵی ژینەوە منت بەجێش لەو دنیای ژینەوە